لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان بێگومان لە تەواوی جیهانە چەندین چالاکی بەڕێوە چێت و بە خۆشحاڵیەوە بڵین لەم ڕۆژانەیە هەوڵ ئەدرێت کە هونەرمەندان و شاعیران و ئەدیبانیش بتوانن کە ڕۆڵیان هەبێت و بتوانن بە چەندین چالاکی ئەوانیش بە هەمان شێوە کار لەسەر ئەم ڕۆژە بکەن. یەکێک لەو شاعیرانەی کە خاوەنی ئەزموونێکی زۆرە و بێگومان نەک تەنها لە نێو هەرێمی کوردستانە بەڵکو لە وڵاتانی دەرە و لە تاراوگەش کاری نەک تەنها لەگەڵ شاعیرە کوردەکان بەڵکو لەگەڵ چەندین شاعری بیانیشا هەبووە. ئەویش زۆر بەڵێ شاعیر قادر سەمەدە کە لەژێر ناونیشانی چیرۆکی باوکی شاگوڵ ئەویش بە شێوازێکی زۆر جیاوازتر کار لە سەر 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان ئەکات و دیارە بێگومان پەیامی تایبەتی خۆی بە بڵین ئەگێڕێتەوە و ئەم چیرۆکەی کە ئێستا ئێمە گفتوگۆ قسەوباسی لەسەرەکەین و هەواڵەکە پێشکەشی و ئازوو خۆشەویستەکەین بێگومان بە زمانی ئینگلیزیش لە وڵاتانی دەرەوە نمایش کراوە. تیپی شانۆی بەکرەجۆ ئێوارە کۆڕێکی بۆ چیرۆکی باوکی شاگۆڵ ساز کرد کە لە کتێبخانەی بەکرەجۆ. لەم ئێوارە کۆڕەدا قادر سەمەد چیرۆکەکەی بە شێوەی نواندن ئامێز خوێندەوە و توانی ئێوارێکی جیاواز و سەرنجڕاکێش پێشکەشی ئامادەبوانی کۆڕەکە بکات. چیرۆکی باوکی شاگۆڵ بەس لە تونند و تیژی و کوشتنی کچان و ژنانەکات لەسەر شەرەف ناوەڕۆکی باس لە خێزانێکی کوردەکات لە دەرەوەی وڵات ژیانی ئەو وڵاتە دووچاری دۆخێکی ناهەموار و تراژیدیایەنەکاتەوە. باوکەکە ئەو ژیانەی ئەوەی پێ قوبوڵ ناکرێت ئەبێتە کێشەیەکی گەورە لەگەڵ کچەکەی و لە کۆتاییدا کچە چاخانەکەی ئەکوژێت و پاشماوەی تەمەنی لە زیندانیشدا بەسەرەبات.